هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە لە دووە مەڵقەی بەرنامەکەتان تایبەت بە وەرزی هاوین لە خزمەتتانین کام دووەڵقەیە درێژکراوەی ئەڵلقەکانی وەرزی دووەمی چارەیە دەربارەی شێرپەنجە. ئەم مەڵقەی چارە تایبەتە بە تیشکی خۆر و شێرپەنجە و چۆنەتی خۆپاراستنمان لە تیشکی خۆر. ئەڵلقەی ڕابردوو باز لە سوودەکانی تیشکی خۆر بوو کە بەکاری بێنین بۆی کە لەشمان ڤیتامین دی پێویست زۆر بگرێ و بڕی پێویستی ڤیتامین دی چەندێک بێ لە لەشمانە و ڕۆژانە چەندێک خۆمان بەرهەتاو بین. بەڵام ئەم مەڵقەیە باز دەواکەین کە زیاد لە پێویست لە بەرهەتاوە بووین چۆن تیشکی هەتاو دەکرێت سەرچاوی مەترسی بێ بۆ لەشی مرۆڤ. بەشێکی گرنگی مەڵقەیە بریتە لە هەڵبژاردننی چاویلکەی هەتاوی یاخود عینەکی ڕەش بە زمانەکەی خەڵک. ئەم دوانێ لە بەردەستی منایە ئەمان بای 5,000 و ئەمان بای 75,000 بۆ جیاوازەکانیان چییە؟ چۆن بزانین ئەمان ڕەسەن و ئۆرجیناڵە یاخود ئەسڵە و چۆن بزانین ئەمان کۆپی و تەقلیدە. یەکێک لە شتە گرنگەکانی کە لە ناو چاویلکەی ڕەشە هەیە ئێستا شاشەکاوێ بە دوو کەرتەوە. من لە نیوەی شاشەکەم و لە نیوەکەی تەنیشتیشم تەنها سکرینێکی خۆڵەمێشی یان ڕەساسیە بینم. بەڵام تێبینی بکەن هێواش هێواش سکرینەکەی تەنیشتم لەسەری وێنەی خانمێک دەرەکەوێت ئەو کاتەی کە چاویلکەیەکی ڕەش دەچێتە سەری. نمونەیەکی تر کە لە تەنیشتی من دانراوە وێنەی ئاژەڵێکە کە دووبارە خۆڵەمێشیە. هێواش هێواش کە لێنزەکەی بەسەراتەیە پەڕێ ئەویش ڕەنگا و ڕەنگە بێ. نمونەی سێمیشمان کۆمەڵێک میوەی خۆڵەمێشیە و کە لێنزەکەی پیاتەیە پەڕێ هێواش هێواش دەچێتە سەری ڕەنگا و ڕەنگە بێت. ئەوەی کە بینیتان بریتی بوو لە ئەوەی کە ئەم چاویلکانە جۆری ئەوەی کە پێبینێ پێوتێ پۆلەرایز. بەڵام ئەم پۆلەرایزە تەنها بۆ باشترکردنی بینین و فلتەرکردنی ڕەنگەکانە. ئەوە نییە کە لەم چاویلکانە گرنگە بۆ پاراستن لە شێرپەنجە. ئەگەر نەزانی چاویلکە بکڕی ئەم چاویلکانە لە برێەوەی سوودت پێ بەخشێ زیانت پێگەێنێ. جگەلەوەش کەسێکی وەک من کە بەردەوام چاویلکەی پزیشکیم لە چاوایە ئەگەر بمەوێت چاویلکەیەکی ڕەش لە چاو بکەم چۆن دەتوانم ئەو چاویلکانە دروست بکەم. هەموو ئەم بابەتانە لەگەڵ کۆمەڵێک ڕێنمایی تر تایبەت بە پاراستنی پێستی مرۆڤ لە تیشکی سەر و بنەوشەیی لەم بەرنامەیە دەخەینە ژێر پرسیارەوە و چۆنەتی هەڵبژاردننی کرێمی دژە خۆرتان بۆ باسەکەی. سەرەتاو بۆ دەستپێکردن بەم بەرنامەیەش بینەری ئەم ئەنیمەیشنە بن دەربارەی گرنگی تیشکی خۆر و مەترسیەکانی تیشکی خۆر بۆ دروستبوونی شێرپەنجەی پێست. پاشەوە لەگەڵ میوانەکە دەگەڕێنەوە خزمەتان و لە بەشەکانی تری بەرنامەکە بەم ئامێرە هەموو چاویلکەکان تێست دەکەین بزانین کامیان تیشکی سەر و بنەوشەی دەگرێت و کامیشیان نایگرێت. لەگەڵمان. ئەگەر مانەوێ خۆمان برینە بەر تیشکی خۆر لە پێناو وەرگرتنی بڕێک ڤیتامین یان ڕەنگی پێستمان بگۆڕین ئاسانە. بەڵام زۆر خۆدانە بەرخۆر دەبێتە هۆی سوتاندن بەهۆی تیشکەکەیەوە کە ئەمەش کاتێک ڕوودەدات کە پێستمان بە شێوێکی زۆر بەر تیشکی سەر و بنەوشەیی بکەوێت. کاتێکیش بەهۆی تیشکی ڕۆژەوە دەسووتێت ئەو کاتە تێکچوونێک لە شریتی DNA خانەکانی پێستدا ڕوودەدا پێش ئەوەی کە نیشانەکانی سوتاوێکە لە سەرجەستەمان دەرکەوێت. لەگەڵەوەشدا هەندێک لە خانەکان دووبارە خۆیان چاک دەکەنەوە لەو زیانەکە بەریان کەوتووە. بەڵام هەندێکیان نا لەبەرەوەی میکانیزمی چاکبوونەوەی خانەکە لاوازە. بەم شێوەیەش بە تێپەڕبوونی کات خانە زیان لێکەوتەکان زیاد دەکەن و دەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجەی پێست. بەڵام دەبێت ئەوە ئاگادار بین کە سوتاندن بەهۆی تیشکی ڕۆژەوە یا خۆدانە بەر تیشکەکەی لەو کەسانی کە پێستیان سپی کاڵە دەبێتە هۆی دروستبوونی سوبوونەوە و ڕەشبوونی پێست. لەگەڵەوەشدا لەو کەسانی کە پێستی ڕەنگیان سپی ئاساییە دەبێتە هۆی دروستبوونی خوران و لەو کەسانی کە گەنم ڕەنگیشن هەندێکات دەبێتە هۆی دروستبوونی پەڵە لەسەر پێستیان. کاتێک دەڕۆیتە بەر تیشکی ڕۆژ لە ناوەڕاستی ڕۆژدا بەستونی لێمان دەدات. هەروە خۆدانە بەر تیشکی ڕۆژ بەتەنها لە ڕۆژانی پشۆکاندا ناکرێ بەڵکو لە ڕۆژانی ئاساییشدا دەکرێت یان ئەگەر ئاسمانی تەم و هەور بێت. بەڵام ئەگەر لە وڵاتی بەریتانیا یان هەر وڵاتێکی تروی ئەوە پێویستە پێست بپارێزیت بە کرێمی دژەخۆر و کڵاو و چاوێلکە و جلوبەرچی تایبەت.
ئەوەنی مێشتەی کە بینیتان وەرگیراوە لە UK کانسەر ریسێرچ کە دامەزراوێکی بەریتانیا بۆ توێژینەوە لە بواری شێرپەنجە بە هەموو جۆرەکانیەوە پاش پەیوەندیکردن پێیانەوە توانیمان کە کۆپیڕایتی ڤیدیۆ ئەنیمێشنەکانیان وەربگرین بۆی کە بۆتان بکەین بە زمانی کوردی و لە خزمەتی ئێوەیە بەکاری بهێنین وەک دەستگای میدیای کوردسات ئەوە شەخینە خزمەتی ئێوە لەگەڵ بەرنامەی چارەیە جا ئێستا کە دانیشتین کاژمێر 12 لە ڕێگەی یەکێک لەو بەرنامانەی کە ئەپانی کە ئەڵلقەی پێشوو بۆمان باس کردن کە UV ئیندێکسەکانە پێوێ کە من ئێستا یکەمەوە لێرە UV ئیندێکسی ئێستا 9.9 نووسیوە کە ئەگەر لێەوە دیار بێ 9.9 نووسێتی ڤەری های ینی زۆر بەرز کە ئەڵلقەی پێشووان باس کردن کە بۆ خۆپاراستن ئێستا لەم کاتەیە کە 9.9ە پێویستە نەچینە بەرتیشکی خۆر ئەگەر چوشین پێویستە لە باتیان قۆڵکورتە قۆڵدرێژ و کڵاومان لەسەرا بێ بۆ لەبەرەوەی کە تیشکی خۆر بە یەکێک لە سەرچاوەکانی شێرپەنجەدا دەنرێ هۆکارەکانی توشکردن بە شێرپەنجە هەر لە ئەڵلقەکانی پێشووە کە من ئەم شتانە زۆر لە مۆبایلەکەمە هەڵەگرم بۆی لە کاتی پێویستە بۆتان بەکار بێنمەوە ئەم وێنەیە ئێستاتوان بە بەنیۆی شاشەکە پیشانتان بیرێ ئەو بابەتانە پیشانەدات کە توشکەری شێرپەنجەن بۆ مرۆڤ لە گروپی یەکەمە 4 شت دانراوە کە بە دڵنیاییەوە مرۆڤ تووشی شێرپەنجەکە یەکێکیان بریتێ لە جگەرە ئەوەی تریان بریتێ لە ئەلکوهۆل یان زیادە ڕێویکردن لە خواردنی ئەلکوهولە ئەوەی تریان بریتێ لە پرۆسس میت یان گۆشتە پرۆسس کراوەکان کە سۆسەج و کەڵباس و سەلامی و جۆرەکانێتی و لە ئەڵلقەکانی پێشووان باس کردن ئەوەی کە سەیرە دێرەیە جۆر چوارەمیانە کە تیشکی خۆرە چونکە تیشکی خۆر زۆر سروشتیە بەڵام من نازانم بۆ تیشکی خۆر دەکرێت مرۆڤ تووشی شێرپەنجە بکە بۆ وەڵامی و پرسیارە و چەند پرسیارێکی تر میوانداری خات و دکتۆر گەشین کەمالەکەین کە پزیشکی پسپۆڕی پێستە و لە بەریتانیا ماستەرەکەی خوێندووە و ئێستا لە وڵاتی خۆبان کار و خزمەتەکە دکتۆر گەشین جگەرە هەموو کەس دەزانێت دروست کراوە ئەلکۆل هەموو کەس دەزانێت دروست کراوە پرۆسس میت هیچ گۆشتە پرۆسس کراوەکان سۆسەج و کاڵبەس و سەلامی لەبەرەوەی دەستکاری ئەکرێ و دەرمانی تێکرێت تووشی شێرپەنجە دەکات ئەخۆ تیشکی خۆر 100% سروشتیە بۆ ئێوەی پزیشکان لەگەڵ ئەم شتە سروشتیە مشکلەتان مشکلەمانەیە پێشەکی زۆر سپاس دەکەم و بەخێراتنتانەکەم پێش هەموو شتێ ئەو شتانی کە سروشتیە با لەوە باسی بکەین ئەو شتانی کە سروشتیە نۆرمەڵی وا دروست کراوە کە ئازار بە کەسەکان نێگەێنیان زیانێکی وا یان پێ نەگەێنێ بەس هەندێک زیانی لاوەکی هەیە دروست ئەبێ لێەوەی ئێمە ئێستا باسی تیشکی خۆر ئەەکەین ئەڵین زیانی هەیە بەڵام خۆ باسی کارە باشەکانیش کە تیشکی خۆر بۆ دەکا بۆ نمونەیەکی لەو شتانە نەخۆشی بۆ هاقمان هەیە ئەو مەرهەمانی کە بەکارێنین بۆی ئەڵین دوای ماوەیە بچۆرە بەر تیشکی خۆر یان کابینەی تایبەت هەیە ئەشعی فۆقل بە نەفسەجی ئەیوبی تایە وای لێکی کەسەکە ئەچێتە ناو کابینەکەەوە بە تایبەت بۆی تیشکی خۆرەکەی لێبا کەواتە ئێمە توانین بڵین قەینا سەرچاوەیەکی سروشتیە بەڵام ئەو قازانجانەی شهادیەتی زۆرە تیشکی خۆر بەڵام زیانی لاوەکی لەگەڵایە باش جا ئێمە ئەڵلقەی پێشومان تایبەت بوو بە ڤیتامین دی و هەر ئەو تیشکەی کە لە ناو تیشکی خۆرایە ئەو ئەڵترافایۆلەتە تیشکی سەربوونەوەشەیە کە دەکرێت مرۆڤ تووشی شێرپەنجە بکە لە ماوەی کورتە لە 10 خولەک هەتاوەکو 20 خولەک لە کاتێکا کە UV ئیندێکس لێک هەتا سێبێ دەکرێت مرۆڤ سوودی وەرگرێت بۆ وەرگرتنی ڤیتامین دی دوای ڤیتامین دیەکەمان بۆ دروستەکاتەوە لە جەستەمانە ئەوە یەکێکە لە قازانجەکانی تیشکی خۆر باشە کەواتە مرۆڤ ئەتوانێت ڕۆژانە لە هەفتێکا 3 ڕۆژ بۆ ماوەی 10 هەتاوەکو 20 خولەک بچێتە بەر هەتاو ڤیتامین دیەکە وەرگرێت تووشی شێرپەنجەش نەبێ وایە تووشی شێرپەنجەش نەبێ بەڵام وەکو جەنابەت فەرموو کاک دکتۆر ئەو کاتی کە ئیندێکسەکەی کەمە واتە لە پێش سەعات 11 بەیانیەوە هەتا سەعات 3 لە 11 تا سەعات 3 ئەو کاتە ئیندێکس زۆر بەرزە لەبەرەوە ناتوانێت کەسەکە لەو کاتەیە مشکلی ئەومان بۆ دروستەکە ئەشعی فەوقل بە نەفسەجی زۆر نزیکە بێتەوە لە ڕووی پێستەکە زیانەکانی زیاترە بێ لە قازانجەکانی لەبەرەوە ئەبێ بزانین لە چ کاتێکا خۆمانە ئینە بەر تیشکی خۆر لەو کاتانەی کەسەکە بۆ نمونە چۆتە سیباحەیەک مەلەکردنێکی کردووە شتێکیوە پێستی هەستیارتر بۆ تیشکی خۆر لەو کاتانەیە پێویستە کات دژە خۆر زیاتر بەکاربێنین لەبەرەوەی تیشکی خۆر لە جیاتیەوەی لەو کاتەیە قازانجی هەبێ زیانەکەی هەیە جا هەر بۆی بزان چ کاتێک گەستنە بەر تیشکی خۆر لە ئەڵلقەی پێشوومان باس کردوون لە مۆبایلەکانیشتانە بە شێوەی ئەپ هەیە دەتوانن هەر لە ئەپی وێدە سوود وەرگرن و ئەتوانن داونلۆدی کەم بنووسن UV ئیندێکس بەدایان ئەپێنتە بەردەستان لە 1 هەتاوەکو 3 زۆر باشە لە 3 هەتاوەکو 5 مامناوەندە دا 6 بەرەوسەرەوە مەترسیدارە دروستە باشە خات و دکتۆر ئێستا ئێمە وا بەرە وەرزی پاییزە ڕۆی 3 هەفتەی تر دەسەکەین بە وەرزی پاییز پاشەوە وەرزی زستانە ئەم کێشانی لەگەڵ تیشکی خۆرا هەیە لە وەرزی هاوینە
لە پاییز و لە زستانیشا هەیە؟ بەڵە لە پاییز و لە زستانە ئەتوانین بڵین کێشەکان بە جۆرێکی تر خۆی دەرەخات لە هاوینە لەبەرەوەی تشکی خۆر زۆر ستونیە لە نزیکی ئەرزە و لە وڵاتی ئێمە باسەکەین تەمان ئاگال لێ بێت چکە گەر عکسەکەی باسکەین لە ڕووی زەمین ئەو سەری باسکەین ڕێک عکسی ئێمە ئاکاتەوە وانە چکە لەو کاتەیە بۆ نمونە زستانە لە نیوزیلەندا جۆرێکی کێ بۆ نمونە ئێمە باسی وڵاتی خۆمانەکەین لە وڵاتی خۆمانە لە وەرزی کۆتایی بەهار و بیدایەتی هاوین و تا کۆتایی هاوینیش ستونیە تشکی خۆرتیایە لەبەرەوە مۆزوعی ئەشعی فوق البەنەفسەجی جۆری بیەکەی و جۆری ئەیەکەی مەترسیدارترە لەبەرەوەی ستونیە لەبەرەوەی زیاتر زیان بە پێستەکە گەێنێ و زیاتر پێنەترێت تێکاواتە زیاتر بەقوڵاتە قوڵاییەوە لەبەرەوە کاتە زۆرترین مەترسیدارترین کاتە بۆ ئەوەی کەسەکان تووشی بریناری پێس بکە تووشی سووتانەوەی بکە تووشی شێرپەنجەی بکە بەڵام لە وەرزەکانی پاییز و لە وەرزەکانی زستانە لە وەرزی پاییز و زستانە زیاتر تیشکەکە دوورتر ئەکەوێتەوە و سپیسێ دروست ئەبێ لە بینی پێستەکە و لە بینی تیشکی خۆرەکە زیاتر بۆ لەبەرەوەی یەکەم دوورترەکەوێتەوە تیشکەکە و دووەمیشان هەندێک جار هەیە هەورە بۆ نمونە هەندێک جار هەیە بارانەکەواتە کەڤەرێکی تر دروست ئەبێ لێر چینێکی تر دروست ئەبێ لەبەرەوە تیشکی خۆرەکە دوورترەکەوێتەوە بەڵام ئەمە ڕێگری ئەوە ناکا کە ئێمە دژەخۆر بەکارنێنین بە پێچەوانەوە بێ لە کاتی ڕۆژانی هەوریشە من دایمە نەیڵێمە و لە مقابلاتی تری شاوتمە ئەبێ دژەخۆر بەکار بێنرێ چونکە مۆزوعی ئەوەی کە پەڵە دروستکردن ئێمە باسی پەڵە دروستکردن ئەگەر لە باسی پەڵەیە باسکەین ئەوە مۆزوعی پەڵەکە کەمتر ئەبێتەوە یعنی هەرەبێت دژەخۆر بەکاربێنی لەوانەیە پەڵەکە لە هەموو کاتێکا بێ لە وەرزەکانی ساڵا دروست ببێ واتە پەڵەکە دروست بێ بەڵام بۆ مۆزوعی شێرپەنجە ئەگەر بەتایبەت باسی شێرپەنجە خۆی بکەین لەو کاتەیە دوورترەکەوینەوە مەترسیەکەی کەمترە لە وەرزەکانی پاییز و زستانە. بۆ زانیاریتان سێ جۆر تیشکەیە کە تیشکی سرە و بنەوشەین جۆری ئەو جۆرێکە سووتان دروستەکە جۆری بیوەیە کە بە قوڵاچێت و شێرپەنجە دروستەکە جۆری سی لە هەردووشیان مەترسیداترە بەڵام چینی ئۆزۆن ڕێگەی لێگرێ و ناڵێبێتە سەر زەوی. ئەوەی کە باس کرا لە کاریگەری درێژخانی تیشکی خۆرایە بۆ نمونە دکتۆر گەشین ڕێکخراوی بەریتانی بۆ شێرپەنجە باس دەوا کە دەڵێ مەرزنیە هەرجارەکە سووتای بە تیشکی خۆر تووشی شێرپەنجەی پێست بیت بەڵام هەموو دو ساڵجارێک سووتان بە تیشکی خۆر سێ جار ئەگەری شێرپەنجەی پێست میلانۆماکە جۆرترین مەترسیداترین جۆریانە زیادەکە جا پێش ئەوەی باس لە کاریگەرە درێژخایەنەکان و جۆری شێرپەنجەکان بکەین کاریگەرە کورتخایەنەکان کورتخایەنەکان ئەتوانین بڵین لە بیدایەتە ئەگەر لە ڕووی پێستەوە دەست پێ بکەین ئەوەیە پێستەکە تەقشیرەکە تەقشیرێکی بەسیط ئەکا پێوترێ ئەکسپۆلیشن واتە سەکی پێستەکە بالضبط کاش هەڵەیە ئەمە یەک دومیان سووتانن ڕۆئەیە هەندێک جار هەیە بێ بە سێکند دیگری بێن واتە پلەی دووەمی سووتانن لە بەروی هەندێک جار بلیستەر واتە بڵق دروستەکە هەندێکی ترمان هەیە بەس ئەبێ بە تان کەسەکە تان ئەبێ حەزیشی لێ هەندێک بەس ڕەنگەکە ئەسمەرە بێ هەندێک جۆری ترمان هەیە ئەبێ بەوەی ئێگزیما هەندێک جۆری ئەگزیما هەیە پێوتێ دیو تو سنواتە بەهۆی خۆرەوە دروستە بێ بەهۆی ئەشعی و فوق البەنەفسەجێکەوە دروستە بێ ئەبێ بە ئێگزیما و هەندێک جار هەیە زۆریش لە کەسەکە و ئێگزیمای ئەمێنێتەوانێ باش ئەکری ئەم کاریگەریانە ئەوەندە زۆر بن کەوا لە خەڵک کا پێویستکە لە خەستەخانە بکەوێ بەڵێ هەندێک جار هەیە ئێمە پەنا بینە بەر ئەوەی کە ڕیفێریکی واتە کەیسەکە بنێرین بۆ پزیشکی هەناویش لەبەروی هەندێک جار هەیە بەس تەنها کەسەکە ڕوخساری پێستی ناگرێتەوە بۆ تووشی مالەی سەبێ واتە بێهێزیەکی بێتاقەتی و داهێزرانێکی زۆرە بێ کەسەکە دیهایدریت واتە ئاو لە جسمیا کەمە بێتەوە غیریەوەی کە دەمی وشکە بێتەوە کەسەکە ئاو لە جسمیا کەمە بێتەوە چکە ئاوە ئیمتیساس کراوە بەهۆی ئەشعی خۆرەکەەوە تیشکی خۆرەکەەوە هەندێک جارێک کەسەکە وای لێ بێهێزیەکی زۆرتیایە ڕوایە ئەبێ پێویستکە کە ئاوی تێکرێ و مغەزی تێکرێ و پێویستە بەداخڵبوونەکە جا ئەو کاتێک کە کەسێک بەهۆی تیشکی خۆرەوە زۆر ئەسووتیە و پێویست بە چوونە نەخۆشخانەکە پزیشکانی هەناوی کاری چارەسەریان بۆکەن بۆ مەبەستە بەڕێز دکتۆر گۆران هەورامی کە پزیشکی پسپۆری هەناویە باس لە کارەکانەکات کە لە نەخۆشخانەکانە بۆ هاوڵاتیانەکرێ ئەگەر ئاگیان لەخواان نەبێت و بە تیشکی خۆر بسووتێن یان ئەگەر بە زمانە کوردی و ئاسانەکەی خۆمان گەرمابیان بە بینەری بەڕێز دکتۆر گۆران بین و پاشۆگەڕن وڵاتان پرسیارمە دکتۆر گەشین بزانەوەی کە پێڵەن شێرپەنجەی پێست یان میلانۆما چۆن دەرەکەوێت لۆ و بەرزە بێتەوە یان برینە و چاڵە بێ لەگەڵمامە. جستی مرۆڤ لە پلەی گەرمای 20 بۆ 27 کە پڵین پلەی گەرمای دەرەکی
هەست بە ئاسوودەیی ئەکا کە تێکڕای پلی گەرمی بە لەشی مرۆڤ لە 37 پلی سەدی ئەمێنێتەوە زۆر جار لەوانەیە کەموزیات بکە بەپێی پلی گەرمای دەوروبەر بەپێی ئەو ئەرکەی کە جەستە پێی هەڵەستەیە بەپێی ناوچەکە ئەمانە گۆڕانکاری بەسەرایەت بە شێوەیەکی گشتی ئەکا کاتێ پلی گەرما لەسەر و سی تێپەڕی کرد جەستی مرۆڤ کۆمەڵی نیشانی لەسەر دەرەکەوێت تا پلی گەرما بەرەو سەر و بڕات ئەو نیشانانە زیاتر ئەبن و بە شێوەیەکی گشتی ئافرەتان زیاتر کێشەکانی پلی گەرما لەسەر دەرەکەی وەک لە پیاوان و ڕێژەی مردن بە شێوەیەکی گشتی بۆ کارەسەتە سروشتیەکان لەناو ئەوانیشە پلی گەرما لە سێ ئەوەندەیە لە ڕەشپێستەکانە بە بەراورد بە سپی پێستەکان. ئەو کەسانی کە زۆرتر تووشی کاریگەری گەرما بن لەسەر جستیان چەند کەسێکن بە تایبەتی ئەوانی کە تەمەنیان لە خوارد 4 ساڵەوەیە و ئەوانی تەمەنیان لە 65 ساڵ بەرەو سەرەوەیە ئەو کەسانی کە کێشیان زیادە یاخود قەڵەون ئەو کەسانی کە هەندێک لە جۆر لە دەرمان بەکارێنتر ئەو دەرمانانە یاسایی بێ بۆ نمونە هەندێک لەو دەرمانانی کە بۆ کێشەی بەرزەپەستانی خوێن بەکاری ئەگەر هات و بە شێوەیەکی زانستیانە بەکارنەهات یاخۆ ئەو دەرمانانی کە نایاسایین بۆ نمونە کۆکاین و مەوادی مخەدر و ئەوانە ئەو کەسانش کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بە تایبەتی نەخۆشی شەکرا و بەرزەپەستانی خوێن و نەخۆشی دڵی درێژخایەن ئەگەر هات و کۆنتترۆل نەکرابێت ئەو نیشانانی کە دەرئەکەون لە کەسێک بۆ کەسێکی کە گۆڕانکاری بەسەرایەت بەڵام بە شێوەیەکی گشتی لەوانەیە نیشانەکان شتێکی زۆر سادە و ساکار بێ بەڵام ئەگەر هات و لە سەرەتاوە چارەسەری بۆ نەدۆزرێتەوە لەوانەیە وردە زیاد بکات و مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروست بکات. لەوانەیە بۆ یەکەم جار تەنها کۆمەڵی نیشانە لەسەر پێستی دەربکەوە هەست بە سووربوونەوە و کۆمەڵی نیشانی تر بکات لە دوای ئەوە لە ئازاری ماسووکەکانی تیا دروستە بێ کە زۆر پێویستە لەم کاتا چارەسەر وەربگرێ ئەو بە چەند ڕێگایەکی ساکار دەتوانێت چارەسەر وەربگرێ بۆ نمونە ئەو کەسە لە کاتی ئیشکردنا بێ لە کاتی وەرزشکردنا بێ ئەتوانێت ئیشەکەی بۆستێنێ شوێنی ئیشەکە بگۆڕێ ینی بەلایانی کەم بچێتە شوێنێکە سێبەر بێ هەندێک لە شلەمەنی بخواتەوە کە باشتر وایە مادەی کحولی یاخۆ ئەو ماوادانی کە مادەی کەفاینی تیا بەکاری نێنێ هەندێک گیراوی هەیە کە بۆ وەرزشکاران بەکاری ئەتوانێت لە هەمان کاتە ئەوانش بەکار بێنێت بەڵام ئەگەرات و لەم کاتە چارەسەر نەکرا نەخۆشەکە کۆمەڵی نیشانی تری لەسەر دەرەکەوێ وەکو ئازار لەسەریا هێڵنج ڕشانەوە تەنگە نەفەسی لەسەر دەرەکەوێ لایانی دڵی خێرا ئەبێ ئارەقێکی زۆر ئەکاتەوە و لەوانەیە پستانی خوێنیشی دابەزێ ئەگەر لەم کاتا چارەسەری وەرگرت ئەو ڕێنمایانی کە باسم کرد لەگەڵ شلەمەنی زیاتر بخوات و ئەتوانێت پاڵکەوێت و قاچی بەرزتر بکاتەوە بە شێوەیە کە قاچی لە ئاستی دڵی بەرزتر بێ ئەگەرات و تاماوە یەک کاتژمێر ئەم نیشانانی هەرمایەوە یاخۆ کۆمەڵی نیشانی کەی دەرکەوت لەو کاتا پێویستە بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکات چونکە ئەگەر سەردانی نەخۆشخانە نەکا لەوانەیە کەسەکە پێستی تووشی وشک بوونەوە بوێ لە ئەنجامی وەستانی ئاراکردنەوە ئەو پلەی گەرمی لەشی زۆر بەرز بێتەوە بە شێوەیە کە لە 40 پلە یاخود 40 پلەی سەدی تێپەڕ بکە لەگەڵ لایانی دڵی زۆر خێرا ئەبێت و لایەنەکان بەردەوام بەرەو سەرکەوتن ئەڕوا پستانی خوێنی دائەبەزێ کە لەوانێت تووشی گەشکە و لەوەش خۆچوون و ببێتە هۆی زیانگەاندن بە ژیانی کەسەکە. لەم کاتا پێویستە نەخۆشەکە بگەێنێتە نەخۆشخانە کە لەوێ کۆمەڵی شیکاری هەیە بۆی ئەکرێ بە تایبەتی ئەو شیکاریانەی کە بۆ شەکری خوێن و خوێکانزاییەکانی جەستە و ئیشی گورچیلە و دڵ ئەکرێ و بەپێی ئەوە چارەسەری وەرئەگرێ کە ئەماوادی کانزایەکانی بۆ هەڵ ئەواسترێ و وەخرێتە ژێر چاودێری بەردەوامەوە. گرنگترین خاڵ لە کێشەکانی گەرمایە خۆپاراستنە کە کۆمەڵی خاڵ هەیە هەموو کەسێتوانێ پەیڕەوی بکات بۆی تووشی کێشەکانی گەرمانە بێ لەسەر جەستەی. ئەو خاڵانە ئەگەر بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئەگەر کەسێ بیستی وەرزش بکە ئەتوانێت ئەو کاتانە هەڵبژێرێ کە پلەی گەرماتیان نزمترە بە تایبەتی شەوان یاخود بەیانیان یان ئەو شوێنە هەڵبژێرێ کە سێبەریتیایە پێش ئەوەی دەست بکە بە وەرزشا بە ئیشکردن بڕێکی باش شلەمەنی بخوا و لە کاتی ئیشکردنەکە ئەو وەرزشکردنەکە بەلایانی کەمەوە لە هەموو کاتژمێرەکە پێویستە شلەمەنی بخوات کە وەکوتم باشتر وایە مادەی کحولی یا خۆمەدەی کەفاینی تیانە بێ یان ئەتوانێت گیراوی وەرزشی بەکاربێنێ کە ڕێژەیەکی کانزا و خوێکانی تێدا دیاری کراوە. بەکارهێنانی کڵاو یان شەبقا یاخود چەتر یان هەر شتێکە بتوانێت دەموچاوی یاخود سەری پێدا پۆشێ بەکارهێنانی دژەخۆر لە پێش دەستپێکردن بە ئیشەکە یاخود بە وەرزشەکە و لە کاتی ئیشکردنیشا بە هەمان شێوەتوانێت بەکاری بێنێ پێش چوون بۆ ئیش بە تایبەتی لەو شوێنانی کە گەرما و شێدارە یاخود بۆ وەرزش باشتر وایە خواردنی زۆر قورس نەخورێت ئەو خواردنانە نەخورێت کە ڕێژێکی زۆر چەوری یاخود کاربۆیدراتی تایە لە ئەو کەسانشی کە خۆیان نەخۆشی درێژخایانیانەیە پێشەوەی کە دەست بۆ ئیشە قورسانە بکەن یا دەست بە وەرزش بکەن پێویستە ڕێنمایی پزیشکی تایبەت خۆیان وەرگرن
و یەکێ لە خاڵی زۆر گرنگەکان بەچێنی هێشتنی مناڵە لە ناو سیارە بە تایبەتی ئەگەر سیارەکە لە جوڵە وەستا بێ چونکە توێژینەوەکان دەریان خستووە سارەیە کە لە جوڵە وەستا بێت تەنانەت ئەگەر لە شوێنێکی سێبەری شابێ لە ماوەی دەخولەکە پلەی گرمی ناو سیارەکە لە نێوان 6 بۆ 7 پلە زیاتر بەرزە بێتەوە وەک لە پلەی گرمی دەرەوە ئەم خاڵانە بە شێوەیەکی گشتی و خاڵانن کە هەموو کەس دەتوانێت پەیڕەوی بکە بۆی بە دوور بێ لە هەر کارگی نەخوازراوی گەرما لەسەر جەستەی. ڕێکخراوی توێژینەوە لە شێرپەنجەی بەریتانی باس لەواکە دەڵێ کە هەر جارێک مرۆڤ سوتا بە تیشکی خۆر مانایەوە نییە کە تووشی شێرپەنجا بێ بەڵام لە هەموو 2 ساڵ جارێکە یەک جار پسووتەی ساڵ ناساڵێک پسووتەی بە تیشکی خۆر 3 جار ئەگەری تووشبوونە بە شێرپەنجەی پێست یان میلانۆما زیادەکە. خات و دکتۆر گەشین میلانۆما ئەو جۆرەی شێرپەنجەی پێست کە لە هەمووی مەترسیدارترە دەکرێت مەترسی بۆ سەرژانی مرۆڤ دروست بکە چۆن دەرەکە لوو بەرزە بێتەوە یان برینە و چاڵە بێ. شێرپەنجەی پێست بە گشتی سێ جۆرە بیسل سێل کارسینۆما سکوێمە سێل کارسینۆما لەگەڵ میلانۆما بیسل سێل لەگەڵ سکوێمە سێل کارسینۆما ئەم دوو جۆرەیان پەیوەستن بە خانەی کیراتینۆسایت واتە ئەوە ئەفێکتە بێ ئەوە مشکلەمان بۆ دروستەکە. جۆری سێمیان کەمی جەنابە ئەفەرمووی کە میلانۆمایە ئەمە تایبەتە بە خانەی میلانینەکان واتە خانەی ڕەنگەکان کە لە پێستا هەیە. هەر بۆ زانیاریتان کیراتین ئەوەیە کە بۆ نەکەسێکە زۆر دەستی بەکارەهێنێ پێستە سپێکەی زۆرە بێ ئەوە کیراتینەکانە میلانین ئەوەیە کە ڕەنگی پێستی مرۆڤ ئەسمەرەکە ئەوانەی کۆک ئێمە ئەسمەرن میلانینیان زیاترە فەرم خۆی عامەتەن بەگشتی لە فیتسپاتریک زانایەکە پێستی کردووە بە 6 جۆرەوە بە پێی ڕەنگەکانمان لەیەکەوە تا 6 ئێمە ئەتوانین بڵین کەسێکی ڕقم 3 بۆ نمونە من سێم سکینتایپم 3 جەنابیش سێ و تۆزێ ئاوا ناگەیتە 5 ئەفریقیەکانە ئێمە زۆربەمان لە شەرقی ئەوسەتا سێین ئەگەر بگەینە 4 هەندێکان زیاتر 4 ئەم جۆرانە لەگەڵ ئەو کەسانی کە پێستیان زۆر سپی و یەکێک لە ئەسکەندە نافیا ئەژی بۆ نمونە کە سکینتایپی 1 و 2 هەمومان هەمان میلانۆسایتمان هەیە واتە خانەی میلانینمان بۆ نمونە ئەگەر لە کەسێکا ملیۆنێ بێ لە کەسەکەی تریشا ملیۆنێکە بەڵام پرۆدەکشنی میلانینەکە زیاترە واتە لە ئێمەیە پرۆدەکشنی میلانین زیاترە بەس خانەکە بە هەمان خانەیە هەمان بڕی هەیە بۆ نمونە ئەسمەرێکی وەکو منە زیاتر دەرەیە لە جەناب تا کەمتر دەرەیە بەزەبت ئەوەیە ئەمە لە جۆرێکانە ئەو کەسانی کە تووشی شێرپەنجەی میلانۆما ئەمن ئەو کەسانن زیاتر لە جۆری 1 و 2 سێ ڕاستەکەی جۆری 1 و 2 سێ زیاتر میلانۆما دروستە بێ ئەگەر سوالەکە دوا بکەی بڵێ ئەی ئەوانەی ئەفریقین ئایا تووشی میلانۆما بن زۆر بەدەگمن زۆر بەدەگمەن تووشی میلانۆما بن کە ئەم شتە پێچوانەی ئەو قسەیەکەشی کەم چکە ئێمە باسمان کردمان ئەفریقەکە میلانینەکەی زیاتر دەرەیە بەڵام ئەو ئەفێکتی بۆ خۆر واتە بۆ تیشکی خۆرەکە مشکلەی لەگەڵ تیشکی خۆرا زۆرتر نییە ئێمە زیاتر پێی ئەسووتین بۆیە ئێمە معڕەزین شێرپەنجەی پێست زیاتر بگرین لەو کەسێکی کە پێستی تۆختر بێت ئەگەر ئاسانی کەینەوە بۆ خەڵک ئەوانەی کە ئەسمەرن ڕەشەکان وازە بێن ئێمە ڕەشمان نیە ئەوانەی کە ئەسمەرن وەک بڵین ئێمە لەشیان زیاتر بەرگەی تیشکی خۆرەگرێ بەراورد بە کەسێک کە سپی و ناسک بێ تەواوە باشە اینجا چۆن دەرەکەوێت بۆ نمونە ئەو میلانۆمایە ئەو مەترسیدارە برینە و چاڵە بێ یان لۆ بەرزە بێت جۆریمان هەیە هەموو جۆرەکانی هەیە و بەپی دیگرێکی کە بە چه مەرحەلەیە کاتێ بەڕیوە جۆرمان هەیە تەختە جۆرمانەیە هەر ڕێک وەکو خاڵێکی زۆر تەبیعی وایە خاڵێکی قاوەیی ئاساییە کەسەکە لەگەڵ یا ئەبێ نازانێت لە پڕێکە بەس هستری ئەم کەسانە چۆنی ئەیە کەسەکەیەت بۆ نمونە ڕوخسارەتی بۆ نمونە باسی دەموچاوکەین سەیرەکەی کەسەکە ساڵێ پێش ئێستا هاتووە بینیوتە کەسێکی عادیە هیچ خاڵێک بە دەموچاویە نەبووە لە پڕێکە ئەبینی خاڵێکی ڕەش دروست ئەبێ لە دەموچاویە طبعاً دکتۆر ئەمە ئەوە ناگەێنێ هیچ کەسێک خاڵێکی بۆ دروست بوو بترسێ بڵە میلانۆما جام پرسیارەکە من دوای ئەمەیە ئەزانین بۆ چیە پرسم چکامەی کە لە NHS خوێنمەوە NHS تۆرم باشترە زانی چیە کە دامەزراوی تەندروستی نیشتیمانی بەریتانیە ئەڵێ ئەوانەی کە خاڵ لە ڕوون زیاتر لە بەرمەترسی شێرپەنجەی میلانۆمایان تاکوانێک کە خاڵ لە ڕوونین زۆر ڕاستە دروستە؟ بەڵێ ڕاستە بۆ ئێمە شتێک هەیە لە بەریتانیا کە لەو کاتش لەوێ ئیشمە کرد لەوێ پێی ئەوترێ مۆڵ ماپ شتێکە هەموو ساڵی جارێک هەندێک جاریش هەیە گەر ڕسکی کانسەرەکە ڕسکی شێرپەنجەکە زیاتر بێ مەترسیەکە زیاتر بێ ئەچین چی بۆکەین ئەچن ئەم مۆڵ ماپەی بۆکەن
هەرچی خاڵەکان هەیە لە جسمیانە فەحسەکرێ ئایا بزانم خاڵانە معڕەزە بۆی کە تووشی شێرپەنجە بەیاننا چکە بەڕاستی دکتۆر هەڵگوت لە وڵاتی ئێمەیە شێرپەنجە زۆر کەمە بەڵام خۆشببختانە بەڵام لە وڵاتانەی تر شێرپەنجە زۆرە بە ڕاستەکەی وای لێ هاتۆ کلینیکێکی تایبەت هەیە بۆ بە ئەوە بۆ نمونە هەفتەی 2 جار کلینیکی پێوتە کلینیکی میلانۆما یان سکین کانسەر واتە شێرپەنجەی پێست تەنها بەزە و کەسانە ئەچن بۆ کلینیکە کە بەس شێرپەنجەیان هەیە و بە تایبەتیش میلانۆما من کەیسم دیوە لە وەڕیتانیا لە بنی پێیان میلانۆما هەبووە کچێکی گەنج تەمەنی 22 ساڵ بووە تەسەوەری ئەوە کە بەچی ڕوئە وەکەوەی جەنابە فەرموو ئەو ڕیسێرچە زۆر تەواوە کە ئەڵەی هەموو جارێک کە بێر نەبێ معڕەزە بێ سێ ئەوە نەبێ لەوانەیە ئەم کچە گەنجە کە 22 ساڵە تەمەنی لە بنی پێیا هاتو آخر بنی پێ شوێنێکە تۆ لەوانەیە بڵێ ئەوە هین نایگرێتە خۆی خۆر نایگرێتە خۆی بەڵام ئەیگرێ لەبەرەوەی و کەسانە کە چند سنتانی نەکەن یان سنبەیتی نەکەن لەبەر ڕەشەکە نەچنە بەر بەحر و ئەمانە هەموو جسمیان ڕوت ئەکەن لەبەرەوە معڕەزە هەموو جسمی بۆ نمونە شوێنێک بێ کە پێشتر ئەکسپۆز نەبوو بێواتە بەر خۆر نەکەوت بێ ئەم جارە بەر خۆری ژەکەوت تووشی شێرپەنجەکە ئەبێت ئەم پرسیارم زۆر بە کورتی وەڵام بەرەوە ئەم شێرپەنجەی پێستە ئازاری هەیە یاننا بەڵێ ئەتوانین بڵین لەوەی کە بێ ئازارە دەست پێکە هەتا لەوەی کە ئازاریشی هەیە ئەوش بە پێی مەراحلەتی مەرحەلەیە کە مەتوانین بڵین هەر بێ کێشە و بێ ئازاریشە بە چەند شتێک هەیە لە خاڵە با ئەمە وازح بێ بۆ هەموو ئەو کەسەی بینەرەکانمان ئەو چەند شتێک هەیە لە خاڵێکی تەبیعیە بۆ نمونە ئەگەر کەسێک خاڵ لە ڕووبێ خاڵی هەبێت چەند شتێک هەیە ئیندیکیشنی ئەوەیە کە سەردانی پزیشک زووتر کا و بچێ بەتەنیەوە یەکێ لەوانە چیە ئەگەر خاڵەکە لە پڕەکە شێوەی گۆڕا ئەگەر خاڵەکە لە پڕەکە سەیرێکە دوای ماوەیەکی کورت سیرەکەی خوێنی لێە سیرەکەی ئازار دروست ئەبێ سیرەکەی خاڵەکە سوورە بێتەوە ئەخورێ یان هەوکردنێکی سەطحی هەستەکەی خاڵەکە لە شکڵیا ناڕێک ئەبێ ئەمانە هی ئەوەیە کەسەکە سەردانکە بۆی خاڵەکانی سیر کرێ لەلایەن پزیشکی پسپۆرەوە ئێمە لە کلینیکە تایبەتەکانی خۆمان دێرمۆسکۆپ هەیەواتە اینێکی بچووکە یعنی وەکو مایکرۆسکۆپێک وایە جیهازێکی ئەوەنێ ئەخیتە سەر خاڵەکە تقریبا نەتوان بڵم لە سایانەوە ئەگەر دێرمۆسکۆپێکی باش بێت لە سای 80 بۆ 90 دەرەکەوێت کە ئەم خاڵە حەمیدەیە واتە خاڵێکی ئاسایی خاڵێکی سەلامەتیە باش ئەم شێرپەنجەیە لە ڕووی مەسلەی خێزانیەوە پێشینەی خێزانی ڕۆڵی یعنی مەسەلەی شێگەڵی لە عایلەکەمانان نییە یان شێرپەنجەکە تەنها بە تشکێتەوە دروستە بەڵێ ئەگەر باسی میلانۆماکەین بەڵێ لە 150 پەیوەندی بە جێنێتیک فاکتەرەوە هەیە واتە فاکتەری جینات باش هەندێک شێرپەنجەی تر هەیە شێرپەنجەی سیەکان شێرپەنجەی کۆم و کۆڵۆن شێرپەنجەی مەمک شێرپەنجەی پرۆستات بە بەشەکانتی لە شەبڵاوە بێتەوە بڵین کە خەڵکەزانانی لە دەرەجە یەکە یان دەرەجە دوو هەتاوەکو پلە چوار ئەم شێرپەنجەی پێستە میلانۆما بڵاوە بێتەوە باسی میلانۆماکە لە زۆرترین ئەوانەی شێرپەنجەی کەتیایە بڵاوە بێتەوە بە پێچوانەوە مەترسیدارترین یانە ئەبێ هەموو کاتێ یەکسەر میلانۆما بە زۆر بە خێرایی عیلاج کرێت چکە لەوانەیە لە خلالی مانگێکە بۆ نمونە لە پێستایە بچێ بۆ شوێنێکی کە بچێتە ناو ئێسقانەوە بچێتە ناو سەرەوە بچێتە شوێنەکانی جەستە هەمووی جا بۆ خۆپاراستن لەم بابەتە سێشت زۆر گرنگە لە شێرپەنجەی پێست بە تایبەتی و جۆری کە لەگەڵ دکتۆر گەشین باسێکی میلانۆما کە هەمووی مەترسیدارترە یەکێکیان چوونە بەرسێوەرە ئەوەی تریان بەکارهێنانی کڵاوی گەورە و جلی قۆڵ درێژە ئەوەی سێهەمیان بریتێ لە بەکارهێنانی سانبلۆکیان بڵین کرێمی دژەخۆر خات و دکتۆر گەشین ئێمە ئەسمەرەکان وەکو سپی پێستەکان پێویستمان بە کرێمی دژە خۆرە بێ یان نە بەڵێ بە دڵنیاییەوە پێویستمان پێێتی ئێمە وتمان ئێمەش معڕەزین بۆی تووشی شێرپەنجە بین بەس کەمترە لەوانەی کە کەسێک پێستی زۆر سپی بێ ئەبێت دژەخۆر بۆ هەموو شێوازەکان هەتا وەکو سکین تایپی حتا 6 بەکار بێنێ بەس 5 و 6 زۆریان پێویست پێی نییە چکە لە ئەساسا خۆر کاریگەریکی وایان لەسەریان نیەکەواتە لە 1 تا 4 پێویستمان پێێتی بەکاری بێنین ئێمە وەکو ئەوانەی کە لە شەرقی ئەوسەط ئاژین پێویستە دژەخۆر 2 سەعات جارێ دووبارە کرێتەوە هەندێک دژەخۆر هەیە 4 سەعات جارێ ئەتوانی دووبارەیەکەی توانێ و بە پێی پرۆتێکشن فاکتەرەکەی ئەیجیایە و بیجیایە ئەبێ هەردووکی تیابێ واتە برۆد سپێکترم بێ ینی جۆری ئەیەکەش و جۆری بێکەش هەردووکی کەڤەرکات جا ئەم جۆرانەی کرێمی دژەخۆر چین چۆن بیان کڕین ئەو SPF ئەو ژمارەی کە لەسەر کرێمی دژەخۆرەکان یان جێڵی دژەخۆرەکان ئەمانیان چییە دەچین بۆ لای پزیشکێکی دەرمانساز کە بەڕێز دکتۆر ڕەوایە بۆمان ڕوون ئەکاتەوە ئەمانە چین و پاشەوە گەڕینەوە بۆلاتان چونکە هێشتا پرسیارمان ماوە دەربارەوەی کە چاویش بەشێکە لە لەشەکرێ ئەو تیشی خۆری پاتێ پەڕێ و تووشی شێرپەنجەی ترمان بکە لەگەڵمان.
ئەگەر باسێکی دژە خۆر بکەین بە کورتی بریتە لەو پێکهاتەیە کە پێست ئەپارێزێ لە زیانەکانی تیشکی خۆر بەوەی کە ڕووناکی تیشکی خۆر پێچوانە ئەکاتەوە و ئەو تیشکە زیان بەخشانە هەڵەمژێت کە ئەبێتە هۆی زەرە لێدان لە پێستەکە. ئەویش چیەکات؟ هەڵا لە پێست دروستەکات، سووتاندنی پێست، چرجبوون و وشکبوونەوەی پێست و هەروەها ئەگەر بۆ ماوەیەکی زیاتر بمێنیتەوانێ لەوانەیە بێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی پێست. لەبەرەوە دژەخۆر لە کاتی ئێستا زۆر گرنگە کە بەکار بهێنرێ بە تایبەتی بۆ ئەوانەی کە ئیشان لەبەر هەتاوە یان زیاتر ئەچنە بەر هەتاو لەبەر ئەم هۆکارانەی کە ئێستا باسی ئەەکەین کە ئەویش ناهێڵە پێست دووشک بێتەوە بەمەش پێست دەپارێزێ لە چرج بوون و لە دروستبوونی پەڵە و هەروەها لە سووتاندنی هەتاو یان تیشەکەی و دوورکەوتنەوە لە شێرپەنجەی پێست. دژە خۆر بە چەند شێوەیەک هەمانە لەوانە بە کرێم کە ئەمە زیاترین ئافرەت بەکاری ئەهێنن بە حکمی ئەوەی کە لەگەڵ هەنێک مەوادی ئەساس تێکەڵەکرێ بۆ جوانکاریش بەکارهێنرێ، جێڵ کە زیاتر پیاوان بەکاری ئەهێن و بە پێستیانەوە دیار نامێنێ و بە شێوەی لۆشن کە بڵین کرێمێکی شلە لەگەڵ سپرەی کە هەیە ئەمانە زیاتر بۆ لەش بەکارهێنرێن لە بەرەوەی زوو هەڵ ئەمژرێت و لەشەوە دیار نامێنێ و بە شێوەیەکی ئاسانتر بڵاو ئەبێتەوە. ئەگەر بێنە سەر ئەوەی کە وەکو چەند ڕێنماییەک بەوانەی کە زۆر لەبەر تیشکی خۆرن ئەمانە زۆر گرنگە کە جلێکی درێژ واتە قۆڵ درێژ لەبەر بکەن ئەگەر ڕەنگی سپی بێت باشترە لەبەرەوەی کەمتر گەرمایانە بێت و بەکارهێنانی کڵاو لەگەڵ ئەوە شاد ژەخۆر کە ئەبێت نیم ساعت پێشەوەی بچنە بەر هەتاوە بەکاری بهێنن و هەموو 2 ساعت بۆ 3 ساعت جارێکیش ئەبێت دووبارە بکرێتەوە. بە نسبەتی SPF-ەکان کە هەیە تەوان لە 15 دەست پێکات 15 25 30 50 80 ئەوەی کە لای ئێمە ئێستا هەیە 30 50 لەگەڵ 80 SPF مانای ئەوەیە کە تۆ بۆ نمونە ئەگەر سیەکەت بەکارهێنا 30 جار پێست ئەپارێزێت لە سووتان. بۆ نمونە ئەگەر کەسێک بە 10 دقە پێستی بسووتێ ئەمە بەکاربهێنێت بۆ 300 دقە ئەیپارێزێت پێستەکەی لە بڵین لە تیشکی خۆر. بەڵام لە لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە بەکارهێنانی سی لەگەڵ 50 و هەروەها 80 تەسیرەکانی تقریبا نیم ساعتێکیان بینە. بۆ نمونە ئەگەر سیەکە بە 2 ساعت پێست بپارێزێ ئەمان 2 ساعت و نیم بۆ 3 ساعتە واتە بەکارهێنانی دژەخۆر بەپێی SPF-ەکەی ئەوەنە جیاوازیەک دروست ناکات تەنها لە درێژی ئەو کاتەیە کە پێست ئەپارێزێت لە تشکی خۆر. وەلای خەڵکی زۆر باوە وا ئەزانن کە ئەم 50 پەیوەندی بە پلەی گەرمای دەرەوە هەیە. نەخێر پلەی گەرمای دەرەوە پەیوەندی بە ئەم SPF-ەوە نییە. ئەمە پێوتێ سن پرۆتێکتیڤ فاکتەر واتە پاراستنی پێست لە هەتاو. زۆر گرنگە دژەخۆر بۆ هەموو بەشێکی لەش بەکاری بێنی. واتە یەکێکە دژەخۆر بەکار ئەهێنێت پێویستە بیاد لە پشتی چاوی، گوێچکەی، لێوی، حتا لەپی دەستی ژەوێ بەکاری بێنی چونکە ئەمانەش بەشی خۆی تیشکی خۆری بەرەکەوێت و ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بێنێتەوە زیانی تیشکی خۆر لی بە دوور نابێت. زۆر گرنگە لە هەر شتێکی کەش باس بکەین کە هەنێک دژەخۆر لەسەری نووسراوە UVA UVB بلۆک کە ئەمانە زیاتر بەکاربهێنرێن بە حکمیەوەی کە ئەمانە ئەو تیشکە زیان بەخشانش زیاتر ئەمژێت واتە ئیش لەسەر ئەو تیشکە زیان بەخشانە ئەکات کە ئەوانیش پێوتە UV کە لە جۆری UVA لەگەڵ UVB. وەروها بۆ ئەوانەی کە مەلە ئەکەن و لەبەر هەتاو ئەچنە بەر هەتاو پێویستە ئەو دژەخۆرانە بەکاربێنن کە وەتەر ڕێزیستانسە واتە لەسەری نووسراوە بۆ ناو ئاو بەکارهێنرێت لەبەرەوەی گەرجۆری تر بەکاربهێنن لەگەڵ ئاوەکە و لەگەڵ مەلەکردنەکەی ئەڕۆ بە هەمان شێوە پێستیان ئەسووتێ و پارێزگای لە پێستیان ناکات. لەبەرەوە زەرورە کە ئەو جۆرانە بەکاربێنن کە لەسەر نووسراوە وەتەر ڕێزیستانس واتە پارێزگاری پێست دەکات لە کاتی مەلەکردن لەبەر هەتاوە.
پێش ئەوەی کە تا ببڕن لێتان باسی ئەومان کرد کە ئەو بەڕێزانەی کە سپی پێستن پتر لە بەرمەترسی سووتانە بە تیشکی خۆر و خات و دکتۆر گەشتنیش باسی لە دەرکەوتەکانی سووتان کرد لە تیشکی خۆر کە بە شێوەی سووربوونەوە و هەندێک جار برینکردن و هەندێک جار وەکو مار چۆن کاژ هەڵای ئەوە مرۆڤەکە پێست فڕێ ئەدا بەڵام بۆ خۆپاراستنەوە باڵمان باس کردن کە کڵاوی گەورە جلی قۆڵدرێژ و هەروەها کرێمی دژە خۆر بەڵام ئەو ساتی کە کەسێک سووتا بە تیشکی خۆر پرسیارەکە لێرە ئەمەیە ئایا و کاتە دەکرێت سوود لە کرێمی دژە خۆر وەربگرێ خات و دکتۆر گەشین بەڵێ ئەتوانین بڵین دوای ئەوەی کە کەسەکە تووشی سووتانن ئەبێ بە تیشکی خۆرەکە چی ڕۆایە لە دوای ئەوە پێویست بەوە دژە خۆر ناکامەکەت بڵێ کەسەکە بچێتەوە بەرخۆر کە خۆی زۆریش باش نییە و زۆریش خراپە بگرە لەو کاتە پێستەکەی زیاتر ئەسووتێ لەو کاتە کرێمی نەرمکەرەوەی هەیە بە تایبەت ئافتەرسەنی پێوترێ هەر لەسەر کرێمەکە نووسراوە قەینا ئێمە هەموو نەرمکەرەوەیەک بە ئەتوانین بەکاربێنین بۆ مۆزوعە بەس بە تایبەت خۆی ئافتەرسەن لۆشن هەیە لۆشن بەکارێنی لۆشنی تایبەت بەخۆیەتی واتە کرێماتی ئاساییە مادەیەکی تایە مهدئە بۆ پێستەکە هادێ ئەکاتەوە پێستەکە خۆی تووڕە بووە لەو کاتەیە وەکو چۆنەڵی ئەنگریسکینە واتە پێستەکە تووڕەیە تۆ هادێ یەکەیتەوە نەرمکەرەوەکە بەکارێنی هەم توێژاڵەکە کەمترەکاتەوە هەم سووربوونەوەکەش کەمترەکاتەوانێ واتە پێویست ناکات لەو کاتەیە دژە خۆر بەکاربێنرێ بەدیلی ئەو ئافتەرسەن لۆشنەکەیە باش جگە لەوانی کە باس کرا لەسەر پێست سەرباری هەمووانی کە بۆ بینەرەکان باسم کرد زۆر باس لە چاویلکەی هەتاویەکرێ یان چاویلکەی ڕەش ئەم تیشکی سەر و بنەوشەیە جۆری ئەیوبیەکەی ئەوانەی کە ئاگاتە سەرزەوی بەتایبەت جۆری بیەکە کە بە قوڵایە ڕۆچێ و مرۆڤ تووشی شێرپەنجەکە دەکرێت لە ڕێی چاوەکانی شبڕاتە ژوور و هەمان مەترسی دروست بکە بە هەمان جۆر ئاینەش دروستە بێتەوە چکە چاویش ئەندامێکە لە جەستەی مرۆڤ پێویست بەوە ئەکا ئەویش واتە حیمایی خۆی هەبێ واتە پرۆتێکشنیکەین چاویلکەی تایبەت هەیە بۆ ئەو مەبەستە ئەمە هەرچەنە ڕووی من ناگرێتەوە ڕاستەکەی تایبەتە بە ئەوە من لەوانەیە کەمتری لێ بزانم تایبەتە بە پزیشکی چاو و بە چاویلکە سازەکان لەوانەیە ئەوە زیاتر بخەیتە ڕووی جەنابیان باشتر بێ بەڵام ئەبێ چاویلکەی تایبەت بەکاربێنێ بە ئەو مەبەستە ئێستا کە خەریکی کاری تۆمارکردنی بەرنامەکەین برای لایتمان لەوێەوە با بەکارهێنانی گڵۆپی LED یان کە پێڵەن لید ئێرە ڕووناگەکاتەوە سروشتی چاوی مرۆڤ ڤیژوال لەگەڵ ڕووناکی زۆرە چاوەکان کەمترەکەێنەوە بەوەی چکە پێویستیان بە ڕووناکی زۆر نییە بۆی کە دیمەنەکە ببیننەوەکەی کە ئێستەوە لە ڕێگەی چاوی کامێرەکەەوە ئەم دیمە نابینن بەڵام ئەگەر بێت و ئێستا بۆ چەند ساتێک برای لایتمان ئەو لایتە بگژێنێتەوە ببینن کە تاریکە بێ بۆی کە باشتر ببین پێویستەکە چاوی کامێرەکە زیاتر بکرێتەوە بۆیە چاوی کامێرەکە زیاترکرێتەوە چاوی مرۆڤ بۆی کە ڕووناکی زیاتر وەرگێ و دیمەنەکە بە ئاسانتر ببینێت ئەمە وەک چوونە بەرهەتاوە و چوونە بەرسێبەر وایە ئێستا هەر چاوی کامێرەکە بە کراوی ماوەتەوە بەڵام ئەگەر بێت و لەم ساتە ئێمە گڵۆپەکە تا کرسی نووری دەکەدا گەستنی تەمەشاکەن کە ڕووناشەکە زۆر زیاد لە پێویستە ئەمە بۆچی باس ئەکەنەکە چاوی کامێرەکە بە کراوی بمێنێتەوە بۆ چاویلکەی ڕەش باسیەکەین ئەم چاویلکە ڕەشانە ئەگەر ئێوە بەکاری بێنن ئەو کاتی ئەسنە بەرهەتا و چاویلکەی ڕەش زۆر گرنگ و زۆر پێویستە بەڵام ئەم چاویلکە ڕەشانە ئەگەر جۆرێکی ڕەسەن نەبێت جۆرێکی باش نەبێ لەبەرەوەی کە تۆیکی تە چاوت ڕووناشی زیاتر وەرەگرێت چاوت لەگەڵ وەرگرتنی ڕووناشی زیاترە تیشکی سەر و بنەوشەیش زیاترێتە ژوورەوە ئەو کاتە چاویلکە ڕەشەکە لە بریەوەی کە سوودی هەبێ زەرەری هەیە بە مانایەکی تر بەبێت چاویلکە بچیتە بەرهەتاو سەلامەترە لەوەی کە بە چاویلکەیەکی ناڕەسەنەوە چاویلکەیەکی عادیەوە بچیتە بەرهەتاو جا ئەم چاویلکانە چۆنن چاویلکە هەتاویەکان ڕەسەن و ناڕەسەنەکان لە چیایە و جیاوازی هەرزان و گرانەکان لە چاو چۆن بزین ئەوەی کە بە گرانەی کڕین باشە تێستەکەی چیە بەڕێز ئاری عەبدوڕەحمان دوو جۆر چاویلکە تاقیەکاتەوە کە هەردووچان لەوە ئەچێ یەکشت بن بەڵام لە ڕاستەیەکێک دین مینەری ئەو بنووە گەڕینەوەلاتان بۆ کۆتایی بەرنامەکە چکە بۆتان باسەکەین ئەگەر هات و مۆبایلتان پێ نەبوو چۆن بزان تیشی خۆر لە ئاستی سەلامەتە یان لە سەلامەتانە ڕێگەیەکی ئاسانترتان شانەین لەگەڵمان. گرنگی عینەکی ڕەش لەوایە کاتێک کە تیشک زۆرە بە شێوەیەکی سروشتی چاو بیلبیلەکەی بچووکە بێتەوە بۆی فلتەریکا و کەمترین تیشکی پیا بڕوا بەڵام لەگەڵ ئەوەشە تیشکی زەرمەت هەر ئەگا بە چاو و ئەگە تیشکی شکەم بێ بە پێچەوانەوە ئەو کاتە بیلبیلەی چاو گەورە ئەبێت و تیشکێکی زیاتری پیا ڕوا بۆ ئەوەی کەەوە باشتر ببینێ ئەمەش ئێمە کاتی عینێکی ڕەش لە چاوکەین
تەنها ڕەنگەکەی ڕەش بێت و بەڵام هیچ ماسەفاتێکی تیانە بێت سیفاتی پارێزگاری تیانە بێت کە پێڵێن UV پرۆتەکشن ئولتراڤیۆلێت توشی سەر و بەنەوشەی ئەمە ئەبێتەوەی کەوا تیشەکان بە ئاسانیش کە بیلبیلی چاو لەو کاتە ڕاستە ڕەشە بەڵام بە گەورەی ئەمێنێتەوە ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا هەرچی تیشکی زەرمەندە بە ئاسانی بچێ بۆ ناو چاو زەرەر لە چاوەیەت اینجا ئێستا ئێمە ئەبێت لێرەیە کە بمانێ عینێکیشی ڕەش هەڵبژێرین کەوا پارێزگاری و جوانبینین و هەروەها تەندروستیشمان زەرەری لێ نەکەوێت چۆن هەڵی بژێرین ئەبێ ئەو نقطانە ڕەچاقین یەکەیمان ئەبێ UV پرۆتەکشنەکەی لە سایە سەبێ ئەگەر لە سا 400 نووسرابێ هەر یەک هەم مانای هەیە هەروەها ئەگەر پۆلارێزیت بێ ئەگەر هەرچەنە ئەمەیان ئیزافەیە یەکشت هەیە لە بینی UV پرۆتەکشن و پۆلەرەیزە زۆر کەس کە ئەوازیان کە پۆلەرەیز بوو ئەوە UV پرۆتەکشنی هەیە شەرت نییە مەرج نییە لەوانەیە عینێکێک پۆلارێزی هەبێ بەڵام UV پرۆتەکشنی نەبێت پۆلارێز بە خێرایی باسیەکەم چییە؟ پۆلارێز ئەوەیە کە فلتەری تیشکی ئاسوایی ئەکات چونکە ئێمە لە خۆر هەتاوەوە بە تیشکی ئوفقیمان بۆیێت ئەو تیشکە ئاسۆیە ئەیا لە زەوی و یان لە سەر ئاو ئەدایان هەر شوێنێکە کە پاش ئەوەی کە یەتە خوارەوە ئەویان ئەگەڕێتەوە و ئەیا لە چاو هەروەها ئەتوانین بڵێن وەکو هەڵماتی فڕیتە خوارە و یای فەردە هەڵماتی ڵیتە خوارە دوای بە شێوەیەکی عەشوایی یەتە سەرەوە کە یەتە سەر ئەو کاتە بەتەمان بەردەموچایەکە بەر دەوروبەری چاوی شەکەوێت بۆ چاوی ژێت ئەو کاتە پێشڵێن خۆڵەتیشک کە لەسەر ئەرزی شاخۆ بەشێکی ئەمێنێتەوە ئەو تیشکە ئەوە ئەبێتە هۆی کەوا شت بە جوانی نابینیت ئەو چاوی کە پۆلارەیزە ئەوە شەبەکەیەکی ئۆفقیە دروست ئەستونی عەفو دروست کراوە ئیشەکەی ئەوەیە ئەو تیشکانە پاڵەیە کە لە عەرزەوە هاتوونەتەوە یان بە ئاسۆیان بەرەو چاو و ئەمە ئەبێتە هۆکاری بەس جوان بینین کەواتە لێرە بێ بزانین فەرقین لە بینی پۆلارەیز و یوڤیا پۆلارێزیت معناکەی ئەوە نییە کە یوڤیا کە یەکی وتی بۆ ئەمە عینەکە پۆلارەیزە معناکەی ئەوە نیتن ئەمە کوالیتی و ئەمە تەواویتر ئەمە بڵێن ئەم عینەکەیە کە ئەتوانی دابینێکیان بیکڕیت ئەستا لێرە دوو نمونەم پێیە ئەبێ ئاگامان وەکو باسمان کرد ئاگامان لەو شتانە بێت کە UV پرۆتەکشن سەلەسە بێت کوالیتەکەی باش بێت هەروەها کۆپی نەبێت چونکە ئێستا من نمونەیەکم لە پیشانتانەیەم لێرە کە دوو چایلکەیە ئەمە لە ئیتالی مەسەن کە مارکی کارێران هەردووچیان ئەمەیان ئەسڵەکەیەتی ئەمەیان کۆپیەکەیەتی ئەمیش هەر وەکو ئەوە نووسراوە CE کە ئەمە هینی پێوەیە نیشانەی بڵێن تێستی پێوەیە ئەمەش هەر CE نووسراوە هەروەها کات نووسراوە کاتەکەش ئەوەیە کە بڵێن بۆ وڵاتی ئێمە کاتەگۆری مەبەست لە چڕی ڕەنگە چڕی ڕەنگ بۆ ئێمە دوو لەگەڵ سێ ئەو دوو کاتەگۆریە باشە چونکە ئەوە لە 75 بۆ لە 85 تقریبا نزیکی لە سانەوەیە ئەو بڵێن بۆ وڵاتیان باشە چونکە بەپێی ئەو هێز و توانای هەتاوە ئێمە ئەوە لەگەڵ یاگونجێ و ڕەنگی خاوی ڕەشیش تەنها چونکە ئەوانە ڕەنگەکانی کە کەمتر ئەگۆڕن بەڵام ڕەنگەکانی سەوز و سروشین کە لە چاوکرێ ئەوە زۆر کاریگەری خراپە کاتە سەرچاو باشە اینجا ئێستا بە سێری ئەم دوو چایلکەی بکەین من بۆ نمونە ئەمەم بەدەستەوەی بە خێرایی بۆتان باس دەکەم و یەکەم جارێ ئەمە سێرەکەم کە مۆجوشتیتیانە و نوعەتەکەی باشە پاشوی لە چاوکردن سێرەکەی ئەگەمە بەراوردیکە هەست بە مرتاحیەکەی ئجاوتمان 30 تا 50 سانتی ئاسێکی شوێنی ئەستونیەکەی سێەکە بێ خەتەکە ڕێک بێ ئەوە خوار نەبێ بەڵام ئێستا سێری ئەمانەکەم بەم شێوەیە سێرەکەم ئەمە هەر زۆر خوار و دووریشە لێوەی کەواتەمە یەکەم شت بۆم دەرکەوت کە ئەمە فەرقەکەی لە چیایە تەمان زۆری مادەکەشی هەر ئەبینی کە جیاوازێکی زۆر هەیە یەشە لە شتە گرنگەکانی کەوا زۆر زۆرەکە ئێمە ئەمانەیە کە ئێمە پارێزگاریەکە پێویستمان پێێتی UV تێستە ئەویش بە ئامێرێک تێستەکرێت کە پێڵەن UV تێستەر لێرەدا ئەگەر بێت و ئەم چایلکیان بۆ نمونە تێستکەین لە سایاسە تیشکی پیا تێپەڕەبێ ئەمە هیچ پرۆتەکشنێکی نییە هیچ UVێکی نییە نرخەکەی 5,000 پارەشی پێیت و زەرریش لێە ئەمە لە چاونەکردنی زۆر باشتر کە لە چاوکردنی بێزگەلەوەی کاکە UV پەڕێشی یەکەم نقطەیەشتی کەش هەیە کە بێزگەلەوەی کەوا کوالیتیشی باش نییە مەوجیشی تایە چاو زەرەرێکی زۆر گەورەی لێکەیە اینجا بابێنە سەر ئەوەی کەوا هەنیش هەردووشی کە نووسراوە کارێرە تەقلید کراوە تەمان بینە سەر ئەمەیان UV پرۆتەکشنی ئەمەیان کە تێستێکەین ئەوە تا
لە سا سفر UV پیاڕە کەواتە لە سا پرۆتەکشن ینی نایڵێ بە هیچ هەمووی بە ئەپاڵەیە. لاڵقەی پێشووی چارەیە باسمان کرد لەوەی کە بتانەوە ڤیتامین دی وەرگرن پێویستە بە کەمترین جلەوە بچنە بەر هەتاو. ئێستا کە من دانیشتوم کە سرم ڕوتە و قۆڵیشم نیوەی بە دەرەوەیە لە سا 16 لەشم بەرتیشی هەتاوەکەوێت. ئێستا کە دانیشتوی کاتژمێر 2 پاشنیوە ڕۆیە و ئەگەر تەمەشاکی ئەپەکانی بەردەستم بکەم لێرە کە UV ئیندێکسە کە لاڵقەی پێشووی چارەشە بۆمان باس کردن چەند ئەپێکێ بۆ مەبەستە لە 7 هەتاوەکو 8 ئەخوێنێتەوە لە 7 هەتاوەکو 8 بە پێی ڕێبەرەکانی ڕێکخراوی بەریتانی بۆ توێژینەوە لە بواری شێرپەنجە کە لە مەڵقا بۆمان باس کردن کە ئێمە وەک دەستگای میدیای کورسات کۆپیڕایتی بابەتەکانی ئەوانمان وەرگرتووە بە زۆر بەرز ئەژماری دەکات کە بە زۆر بەرز ئەژماری دەکات لێرە دوو شتمان هەیە. یەک وا باشترە لەم کاتە نەچینە بەر هەتاو بۆ وەرگرتنی ڤیتامین دی یان ئەگەر چوین ماوەکی زۆر کەم بمێنینەوە. جۆری پێستی من وایە لەم کاتەی ڕۆژە لەوی UV ئیندێکسەیە لە 2 تاکو 7 خولەک بڕی پێویستی تیشکی خۆر وەرەگرێ لەشم بۆی کە ڤیتامین دی پێ دروست بکاتەوە کە ڤیتامینەکە لە چەوریە ئەتوێتەوە. ئەی ئەگەر هاتوو من جۆری کارەکەم وابوو کە لەبەر هەتاوا بووم چی بکەم بخۆ پاراستن یەکەم کارەوەیە کە کراسی قۆڵکورت لەبەر ناکەم کراسی قۆڵ درێژ لەبەرەکەم. قۆڵ درێژەکە وا باشتریشە ڕەنگی کاڵ یان ڕەنگی سپی بێت بۆی کە تیشکی خۆر بگەڕێنێتەوە. بۆچی ئەڵێن ڕەنگی سپی لەبەروی ڕەنگی سپی تیشکی خۆرە گەڕێنێتەوە. کارێکی تری خۆپارازیەوەیە کە چاویلکە ڕوونەکەم یان چاویلکە پزیشکەکەم دەگۆڕم بە چاویلکەی هەتاوی کە ئەم چاویلکە هەتاوی من کە یەکێکم لەو کەسانی کە چاویلکەی ڕوون لە چاو دەکەم هەر هەمان ئەم چاویلکە ڕوونەیە بەڵام بە تایبەتی دروست کراوەتەوە کاماکرێت چاویلکە سازەکان دروست بکرێت. لەم چاویلکە زۆر ئاگاتان لێبێ ئەگەر جۆرەکەی ڕەسەن ئۆرجینەڵ یان ئەسڵی نەبێ لەبریەوەی کە سوودتان پێ بگەێنێ زیانتان پێگەێنێ لەبەرەوە ئەوانی کە چاویلکەی هەرزانتان هەیە لە چاوی مەکەن باشترە بۆ لەبەرەوەی کە بیلبلەی چاوەکان فراوانەکە کە تۆ چاویلکەی تاریک لە چاوەکەی ئەو کاتە تیشکی خۆر زیاترێتە ناو چاوتەوە و تیشکی سەر و بنەوشەیش لەگەڵێتە ژوورەوە. ئەو بەڕێزانش کە چاویلکەی هەتاویتان کڕێ و دەتانەوێت لی دڵنیابن دەتوان لە چاویلکە سازەکان ئامێریان هەیە کە تێستی چاویلکەکانەکە وەک لە مەڵقە بۆمان باس کردن پشکنین یان تێست یان فەحسی چاویلکە هەتاوەکانتان بکەن. ئەو بە نسبەتی چاویلکەوە ئەی بۆ پاراستنی سەرمەتوانم چی بکەم ڕێگەیەکی زۆر ئاسان هەیە ئەتوانن شەپقەیان کڵاو بەکاربێنن یان ئێستامە پیا بۆ لە بازاڕەکان ئەمە زۆر هەرزانە بە 2500 دینارە بەم شێوە یەکەیتە سەرت ئەو کاتێک کە ئەچیتە بەر هەتاو وەک دەبینن سێبەرێکی باشت بۆ دروستەکە و وابزانام 2500 دیناریش پارەیەکی زۆر نییە بۆی کە مرۆڤ لە تیشکی هەتاو بپارێزێ. اینجاکی کتر لەو شتانی کەمان باس کرد لە مەڵقا بریتێ لە مەسلەی بەکارهێنانی کرێمی دژەخۆر بەنسبەت بەکارهێنانی دژەخۆرەوە دژەخۆرەکان SPF لەسرە ئەوەی کە لەم ڕێبەریانەی ڕێکخراوی بەریتانی بۆ توێژین و لە شێرپەنجە باس کراوە دەڵێت 15 بەرەوسەرەوە بێت ئێستا بۆ نۆی کە لە بەردەستی منە 50 ئەوەی کە زۆر گرنگە لەمەیە لەم کرێمی دژەخۆرانەیە نە براندەکەیەتی نە مارکەکەیەتی و نە نرخەکەیەتی بەڵکو SPF-ەکە لە هەمووی گرنگترە کە 15 بەرەوسەرەوە بێ بۆ نۆ بەردەستم 50 ئەمە یەک دوو لەسەری نووسرا بێ UVA و UVB کە ئێستا لە نزیکەوە نیشانتانی ئەیرە UVA و UVB واتە هەردوو جۆرەکەی تیشکی سەر و بنەوشەیی کە دەگاتە سەر زەوی. جۆری یەکەمیان ئەوەیە کە پێست دەسووتێنێ جۆری دومیانەیە کە بە پێستا ڕۆچێتە خوارەوە و مرۆڤ تووشی ترسناکترین جۆری شێرپەنجەی پێست دەکات کە بە میلانۆمان ناستراوە وەک جۆرەکانی تری شێرپەنجە دەکرێن بە لەشە بڵاو بێتەوە و مرۆڤیش بکوژێت. بەنسبەت بەکارهێنانی کرێمەکەەوە چۆن کرێمەکە بەکارێن بۆ بەشانی لەشمان کە بە دەرەوەیە پێویستە کرێمی دژەخۆرەکە کە بەکارێهێن ئەو بەڕێزانی کاتانە ڤیتامین دی وەربگرن کرێمی دژەخۆر بەکار مەهێنن بەلای کەمەوە بۆ 10 دقە هەتاوەکو 15 دقەی یەکەم. کرێمی دژەخۆر مرۆڤ پارێزە لە هەمان ئەو تیشکەی کە دەبێتە هۆی یارمەتیانی لەش بۆ دروستکردنی ڤیتامین دی. باش چۆن بەکاری بێنین لە بەکارهێنانە هەڵەیەک هەیە کە تۆ کرێمەکەت کردە سەر دەستت بڵین بڵاویکەی تۆ بەدەستا نابێت تەنها کرێمەکە چی لەکەی ئەو بەشانی پێستە کە ئەتێ بیپارێزێ بەسەریا بڵاویەکەی تۆ بەم شێوەیە هەم لە دیوی دەرەوە و هەم لەسەر پەنجەکان. ئێستا ئەم جۆرە لە بەرەوەی کە ڕەنگی تێدایە میوانی بەرنامەکە دکتۆر گەشین باسی کرد کە ئەمە پێی دەوترێ بەو جۆرە دەوترێت کە لە ئەمە لە هەمووی باشترە ئەمە لە جێڵەکەش باشترە تەرانەت ناو لە پیدەستەکانیش پێویستە بەم کرێمە
بپارێزرێ و پشتەوەی دەستەکانیش ئەو بەڕێزانی کە لەناو مەزبەح حامەلە ئەکەن لەناو مەلەوانگەکان ئەمەلە ئەکەن پێویستە کات کە چی بکەن پێویستە کات کە جۆرە بەکاربێن بەناو مەلەوانگە ببێ و کە بەکاری شێهێنن ئەگەر کڵاوتان لەسەرەوە پێویستە پشتی جوەکانیشتان بەم کرێمە بسوون بۆ لەبەرەوەی کە ئەوانەش هەتایی بەرەکەوێ لە دوای بەکارهێنانیشی کرێمی دژەخۆر پێویستەکە لە 2 کاتژمێرە نوێ بکرێتەوە جارێکی تر لێ بدرێتەوە جگەلەوان ئەم کرێمی دژەخۆرانە کام ساڵی کڕن کە هەڵتان پچڕی بۆ هاوینی ساڵی داهاتوو سوودی نامێنێ ئەبێ فڕی بن و هەندێک کرێمەکان شتی تریشیان تیابۆنە بۆ مناڵ شتی تریتەکە نەمە جۆرێکی ترە ئەگەر هاتوو بەڕێزێک چووە بەر هەتاو بە هەتاو سوتا بوو ئایا کرێمی دژەخۆر بۆ سووتانی هەتاو دەسەیە نەخێر سوودی نییە ئەی چی سوودی هەیە ئەم جۆرە لە کرێم کە بۆ مناڵ بەکارێهێنن ئەم کرێمە هەم دەکرێت وەک دژەخۆر بەکاربێت کە لە ڕاستیە لی نەنووسراوە بەڵام دژەخۆرمان هەیە دژەخۆر نرخەکانیان هەرزانە بەڵام دەکرێت لە کاتی سووتانی پێستا بەکاری بێن لە کاتی سووتانی پێستا چۆن بەکارێن لە ناوچێک کە سوتاوە لێ ئێرێ و هەموو بەڕێزانی کە ناو قاچیانە سووتێتەوە دەکرێت ئەمە بەکاربێنن بۆ پاراستن یان بۆ چارەسەرکردنیەوە بابەتە لە کاتی سووتانە کرێمی دژەخۆر چارەسەر نیە ئیتر ئەم جۆرە کرێمانە چارەسەرە لۆشن چارەسەرە واروەها کرێمی تایبەتی شێکە پێوترێ ئافتەرسەن وەک میوانی بەرنامەکە بۆی باسکردن ئەگەر هاتوو ئەمە مۆبایلمان پێ نەبوو چۆن بزانین ئەم کاتەی ڕۆژ کاتێکی گونجاو بۆ چونە بەرخۆریان نەگونجاوە بە شێوەیەکی گشتی لە نێوان سعات 11 بۆ سعات 4 مەچنە بەر هەتاو یان ڕێگەیەکی ئاسان بە پێوە بۆستن لەبەر هەتاوە وەک ئەم وێنەی تەنیشتی من ئەگەر هاتوو سێبەرەکەتان کورتتر بوو لە باڵاتان ئەو مانای ئەوەیە کە تۆ نابێ بچیتە بەر هەتاو و ئەگەری شوویت هۆکارەکانی خۆپارێزی بەکاربێنی لە کراسی قۆڵدرێژ کڵاویان شەبقە چاویلکەی هەتاوی و کرێمی دژەخۆر لێرە ئەڵلقەی بەرنامەی چارە تەواو بێت و ئەڵلقەی داهاتوومان یان دوو ئەڵلقەی داهاتوومان تایبەتە بە کێشەکانی کۆڵۆن ئەڵلقەی داهاتوو تایبەتە بە کۆنیشانەکانی کۆڵۆنی ناجێگیر و ئەڵلقەی پاشەوە بە شێرپەنجەی کۆم و کۆڵۆن هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ویدایی دەستگای میدیای کورسات قبول فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان